بەزان گفتوگۆکانمان بەردەوام پێدەدەین لەگەڵ میوانێکی دیکەشمان دەبێت بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتەح لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز حەیانی زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 بەم جۆرە هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و بەتایبەت هەولێر و دوایمین پێشات کە هێرش دەکرێتە سەرماڵی سەرۆکی هەرێمی کوردستان لە دهۆکایە. بەڕاستی گروپە چەکدارەکان دەیانەوێت هەرێمی کوردستان بکەنە گۆڕەپانی جەنگێکی ناپێویست. بسم الله الرحمن الرحيم ذات السلام میرابان سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەو دەستدرێژێکە کرایە ماڵی سەرۆک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەستدرێژیە بۆ سەر سەروەری هەموو عێراق. ئەمڕۆ وەکو ئێمە بینیمان کە سەرۆکوەزیران و هێزە سیاسیەکانی عێراق و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی و بەڕێز عەمار حەکیم و سەرکردەکانی دیکە عێراق بە توندی سەرکۆنەی ئەویان کرد. تەنانەت سوپای پاسداران و وەزیری دەرەوەی ئێران و فەڕەنسا و یەکێتی ئەوروپاش هەمویان پێکەوە سەرکۆنەی ئەم دەستدرێژیان کرد کە لە ڕێگەی درۆنەوە ئەنجامدرا. تاوەکو ئێستا هیچ لایەنێک بە فەرمی ڕای نەگەاندووە کە کێ بەرپرسیارە لە ئەم هێرشە. بێگومان ڕەنگە دەکرێت ئەمە دەستدرێژێکی ناوخۆیی یاخۆت دەرەکی بێت، بەڵام بە هەموو شێوەیەک دەستدرێژی بۆ سەر کەسایەتی سیاسیەکانی عێراق بە تەواوی ڕەت دەکرێتەوە. هەروەها دژی سەروەری عێراقە. ئەمە تەنها پەیوەست نییە بە عێراقەوە. بەڕێز نێچیروان بارزانی کەسایەتێکی هەرێمیە، ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پرۆسەی سیاسیدا، خاوەنی قسەی خۆی بووە، هەروەها پەیوەندیەکی زۆر باشی هەبووە لەگەڵ وڵاتانی ناوچەکە و لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی عەرەبی، تەنانەت لەگەڵ ئێران و تورکیا و ئەوروپاش پەیوەندی زۆر باشیە بۆ سەرۆک نێچیروان بارزانی، تەنانەت لەگەڵ ئەمریکاش. بێگومان ئەم هێرشە بۆ سەر ماڵەکەی ئەو شتێکی زۆر ڕەتکراوەیە. تەنانەت ئەوەی کە جێگەی سەرنج و سوپای پاسدارانیش ئەوەی ڕەت کردەوە، ئەو هێرشەی سەرکۆن نەکرد. ئەوەی کە ئێستا هەیە لێکۆڵینەوەکان بەردەوامە، هێرشەکە لە ناوخۆکراوە لە دەرەوە. بەڕێز حەیانی، بەڵام ینی چەندین ساڵە حکوومەتی عێراق دەڵێت چەک لە دەستی دەوڵەت کۆکەینەوە و گروپە چەکدارەکان ڕادەماڵین لە چەکە تا ئێستا نەیانتوانیەوە بکەن و ینی ئەنجامەکەی دیارە و ئەیبینین کردەوەی گروپە چەکدارانە. هەر بەڕاستی ئێستا عێراق پێویستی بەوەی جارێکی دیکە هێزە بیانیەکان بگەڕێنەوە بۆ ئەوەی جڵەوی ئەم گروپە چەکدارانە بکەن و ناوەڕاست و خواروی عێراق بپارێزن. ئەوە ئێمە باسی چەکی دەرەوەی دەوڵەت دەکەین. ئێمە دەبینین کە جگە لە گروپەکان لایەنەکانی دیکە چەکیان بەدەستەوەی، خەڵک چەکی بەدەستەوەیە. ئێستا بەشێک لەوانەی کە چەکیان بەدەستەوەیە چەکەکانیان دەگەڕێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. دەوڵەت بێتوانە نەبووە، بەڵکو ڕێکاری یاسایی کردووەتە بەربەگوێری یاسای عێراقیەکان. هەروەها ئەنجومەنی دادوەرە بەڕێزەکان ڕێکاریان کردووە دەبەر و کاری زۆر باشیان کردووە بۆ ئەوەی کەسانی کە لە دەرەوە یاسا و چەکیان بەدەستەوەیە. ڕست ڕەنگە هەنگاوەکان بە گوێرەی ئەوە نەبێت کە ئێمە چاوەڕێمان دەکرد، ڕەنگە هەندێک لە ئەو کەسانی چەکیان بەدەستەوەی بە شێوەی تاکە کەسی ڕەفتار بکەن، واتە بە شێوەی گرۆپ ڕەفتار نەکەن. وەکو بینیمان جەنابی فایق زەدان سەرۆکی ئەنجومەنی دادوەری باسی لەوە کرد کە هەر شتێک لە دەرەوەی دەوڵەت بێت، هەر چەکێک لە دەستەوەی دەوڵەت بێت، پێویستە ئەنجومەنی دادوەری ڕێکار و لێپرسینەوەی لەگەڵ تا بکات. ئەمڕۆ عێراق بە گوێرەی کەی لێپرسینەوە کرێ. گروپە چەکدارەکان خۆیان لە ڕاگەنراوێکدا چەند ڕۆژی ڕابردووتیان هێرشمان کردە سەر کوێیت، دوێنێ هێرشیان کردە سەر سووریا، ئەمڕۆ هێرشە بۆ سەر هەرێمی کوردستان. ینی پێشبینیەوە ناکرێت کام گروپانە ینی عێراق لە جەنگەکە تێوە بگلێن هێرش بنە سەر وڵاتانی دراوسێش. ئێمە من باسم کرد ئەو گروپە چەکدارانە کە بۆ نمونە دەگوترێت هێرشیان کردوە سەر ماڵی بەڕێز نێچیروان بارزانی. من زانیاریم نییە بە تەواوی، ناتوانم بڵێم ئەو کەسە بووە یاخود ئەو کەسە نەبووە، چونکە هیچ کەسێک بەرپرسیارەتی
خۆی ڕانەگانوە ڕەنگە گروپە چەکدارەکان بێت ڕەنگە دەوڵەتی دەرەوەیش بێت ڕەنگە ئیسرائیلیش بێت بۆ ئەوەی کە کورد ڕاکێشێتە شەڕی ئێرانەوە تەنانەت بینیمان کە کۆماری ئیسلامی ئێران و سوپای پاسداران بە توندی ئەو هێرشەیان سەرکۆ نەکرد پێم وایە ئەوە پەیامێکی زۆر ڕوون بوو لەسەر ئەوەی کە ئێران هیچ پەیوەندیەکی بە هێرشەوە نییە بەڵکو ڕەنگە لایەنی دیکە بێت بەرپرس بێت ڕەنگە ئیسرائیل بێت چونکە ئیسرائیل پێشترێکی کردوە سەر سعودیە و ئیمارات بە درۆن بۆ ئەوەی کە ئێران تۆمەتبار بکات و ئێران ڕاکێشێتە ناو شەڕەوە لەگەڵ ئەو گروپانەی کەنداوە ئەمە زۆر گرنگە ئێمە هەستی پێ بکەین ئێمە دەزانین کە هەندێک کەس دەیانەوێت کارتەکان تێکەڵ بکەن هەندێک کەس دەیانەوێت عێراق ڕاکێشتە شەڕەکەوە هەندێک کەس دەیانەوێت کە باشە گریمانیە وەرەگرین بەڕێز حەیانی لەبەرەوەی هەتا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی ڕانەگەیاندووە بەڵام خۆ چەندین هێرشی دیکە کرا سەر هەرێمی کوردستان کە گروپەکان خۆیان وتیان ڕایانگەیاند کە ئێمە بەرپرسین لەو هێرشانە أنا ما أعتقد هذه من بڕوام وانە ما أعتقد الفصائل من بڕوام وانە کە گروپە چەکدارەکان ئەو کاریان کرد بێت ئەی هێرشەکانی پێشویان بۆ سەر هەرێمی کوردستان نعم پرسیارەکە چی بوو؟ ئەی هێرشەکانی پێشویان بۆ سەر هەرێمی کوردستان کە خۆیان ڕایانگەیاند پێشتر با قسەکانم تەواو فەرموو فەرموو پرسیارەکە جوانە با جیاوازی بکەین لە نێوان ماڵی نێچیروان بارزانی و بنکەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان ئێستا گروپە چەکدارەکان لە شەڕدا لەگەڵ ئەمریکا ئەمە زۆر ڕوونە پێشتر ئاماژەیان بۆ داوە کە هێرشیان کردوە سەر بنکەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بە یاخود لە عێراق یاخود لە شوێنەکانی دیکە بەڵام جیاوازی هەیە لە نێوان پارێزگاری هەولێرم شەوتی موشک لەسەر ماڵی هاوڵاتیەک یەکێک لە گەڕەکە هەژارنشینەکان کەوتۆتە خوار و ببوورە درۆن نەک موشک بەڵێ جەنابەت دەزانی کە هێرشکردنە سەر کەسانی مەدەنی بە تەواوی ڕەتکراوەیە بە گوێرەی یاسانی دەوڵەتیەکان بە گوێرەی یاسا ناوخۆیەکانیش هەروەها بەکارهێنانی چەک دژی سڤیل لە شەڕدا قەدەغەکراوە بەڵام سەیرکە ئەوەی کە ئەمریکیەکان دەیکەن بۆ نمونە دەزانین کە هێرش کراوەتە سەر حەشدی شەعبی هێرش کراوەتە سەر سوپای عێراق پێویستە ئێمە سەرنجمان لەسەر ئەو خاڵەیش بێت کە ئەمریکیەکان خەریکن وڵاتەکە تێک دەدەن بۆ نمونە فڕۆکە دێنە سەر حەشدی شەعبی سوپای عێراق ئەمە ناو دەنێکی هەندێک کەس لە عێراقدا دەیانێت کارتەکان تێکەڵ بکەن هەمیشە بینیمانە کە هێرش دەکرێت لەسەر کەسانی مەدەنی قوتابخانە لە غەزە لە فەڵەستین بینیمانە ئیسرائیل و ئەمریکا چیان دەکەن ئەمەوەمان لێ دەکات جارێکی دیکە سەری هەڵوێستی ئەمریکا بکەینەوە سەیری بە یەک چاو سەیر نەکەین بەڵکو پێویستە واقعەکە ببینین هەندێک کەس هەوڵ دەدەن گاوچەکە ڕاکێشنە شەڕێکی زۆر گەورەوە ئێستا خۆی ناوچەکە شەڕێکی تێدایە شەڕی جوگرافی شەڕی جیۆسیاسی تێدایە لە ڕاستیدا ئەمڕۆ دەبینین کە ڕێگەکان نەوت وزە ئەمە هەمووی بووەتە بەشێک لە شەڕەکە بینیمان چۆن هەموو وڵاتانی جیهان ئەو کارتانە تێکەڵ دەکەن عێراق ئێستا بووەتە خاڵی تێپەڕبوونی ئەم ململانیانە جا لە ڕێگەی سەربازیەوە بێت یاخ لە ڕێگەی ئابووریەوە عێراق بووەتە بەشێک لە شەڕەکە بینیمانە کە عێراق چۆن لە ڕێگەی وشکانی و سەربازی و ئاویەوە کاریگەر بووە بۆیە عێراق عێراق نەیتوانیوە ڕێگری بێت لەو ئاڵۆزیانە بەڵکو ئێستا عێراق نەویستۆ بەشێک بێت لە شەڕەکە بەڵکو هەندێک کەس دەیانەوێت کارتەکان تێکەڵ بکەن نەوتی عێراقیان ڕاگرتووە دەیانەوێت بەندەری فاودا بخەن دەیانەوێت بەندەری وشکانی دەیانەوێت بەندەری ئاوی و ڕێگەی وشکانی لە عێراق دابخەن بینیمان سەرەتا هێرشەکان بۆ سەر حەشت بوون دواتر هێرش بۆ سەر سوپای عێراق دەستی پێ کرد دوێنێ هێرش کرایە سەر ناوخۆی عێراق کرد وەزارەتی ناوخۆی عێراق لە مووسڵ هەروەها ئەمڕۆ بینیمانە کە هێرشکراوە سەر ماڵی بەڕێزیەکی بارزانی هەروەها هێرشکراوە سەر ماڵی کۆمەڵێک کرێکار لە عێراق لە بەغدا ئەمانە هەمووی پەیامن پەیامن کە هەندێک کەس دەیانەوێت ئاگری فیتنە لە عێراقدا هاڵ بکەن هەندێک کەس دەیانەوێت کە عێراق ڕاکێشن ناو شەڕەوە هەندێک کەس دەیانەوێت عێراق نەک ڕاکێشن ناو شەڕێکی دەرەکیەوە بەڵکو دەیانەوێت عێراق ڕاکێشنە شەڕی شیعە کورد شیعە سونە کورد شیعە سونە ئەم شەڕە واتە عێراق هەم ڕاکێشن ناو شەڕی دەرەکیەوە هەم شەڕی ناوخۆیشەوە پێویستە کەسانی سیاسی عاقڵمەندەکان ئەوانەی لۆشیک پێش دەکەن ڕێگری لەمە بکەن پێویستە ئێمە گەلی عێراق پێش خەین پێویستە مەدەنی جیاوازی نیە لە ئەنبار بێت لە هەولێر بێت لە هەولێر بێت نابێت ئێمە جیاوازی بکەین لە نێوان کەسێکی مەدەنی لە هەر شوێنێک بەردومان دەکرێت دەست خۆش بەڕێز مەحموود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتەح لە بەغداوە لەگەڵم بووی سوپاس